ئایا مانچستەر سیتی باشترین یانەی جیهانە یان ڕیال مەدرید ڕێگە بەوە نادات؟ هەرچەندە گۆڤاری فرانس فوتبۆڵ ناوی پاڵەوراوانی بۆ خەڵاتە جیاوازەکانی باڵم دۆری وەرزی ڕابردوو بڵاو کردەوە و یانەی ڕیال مەدرید پشکی شێری بەرکەوتووە لە نێو پاڵەوراواندا بەبوونی 11 یاریزان، بەڵام 10 یاریزانی مانستی بوونیان هەیە. بەڵام چوار هۆکاری گرنگ بوونەتە هۆی ئەوەی یانەی مانچستەر سیتی کێبڕکی یانەی ڕیال مەدرید بکات لەسەر خەڵاتی باشترین یانە لە جیهاندا. بۆنی پیپ گواردیۆلای ئیسپانی کە یەکێکە لە باشترین ڕایەنەرەکان و یانەیەکی زۆر بەهێزی دروست کردووە کە ئەوەش بێهۆ نەبووە چونکە لە ساڵی 2016ەوە ڕایەنەرەتی یانە ئینگلیزیەکەی وەرگرتووە. ئەوەش مانای وایە سەقامگیریەکی زۆر لە یانەیەدا بوونی هەیە. جگە لەوەش چەندین نازناوی جیاوازی بۆ بەدەستهێناوە و یانەکەی کردوتە یەکێک لە مەترسیداترین یانەکانی جیهان. بە ئامانجگرتنی لاوە بەرەمەندەکان یەکێکی ترە لە هۆکارەکانی ئەوەی مانچستەر سیتی ببێتە یەکێک لە باشترین یانەکانی جیهان، چونکە دوای گواستنەوەیان لە کێبڕکی خەڵاتی باشترین لاواندا دەبینرێت. بە نمونەش ساڤینیۆی بەرازیلی کە یەکێکە لە پاڵێوراوان بۆ خەڵاتی کوبا بۆ باشترین یاریزانی لاوی جیهان بوونی چەندین ئەسێری تۆپی پێ لە پێکاتی یانەکەدا کە ناویان لە خەڵاتە جیاوازەکانی باڵۆن دۆردا هەیە. بە نمونەش ئێرلینگ هالاند و فیل فۆدین و ڕۆبین دیاز و ڕۆدری کە کێبڕکی خەڵاتی باڵندۆر دەکەن لەسەر ئاستی پیاوە. هۆکاری ئەوەش سەقامگیری لە یانەکەدا و گواستنەوەی یاریزانە بەرەمەندەکانی تۆپی پێ. هۆکاری چوارەم و کۆتایی بوونی خاوەن و کارگێڕێکی سەرکەوتوو لە یانەکەدا. بە شێوەیەک لە ڕابردوودا دەوترا مانستی پارەی زۆر خەرج دەکا لە گواستنەوەی یاریزاناندا، بەڵام چەند ساڵێکە و یانەیە بڕەپارێکی زۆر لە فرۆشتنی یاریزاناندا بەدەست دێنێت. لە کاتێکدا بە کەمترین نرخ دەیانگوازێتەوە. گەورەترین نمونەشیان فرۆشتنی جولیان ئەلڤارێزی ئەرجەنتینی بووە بەیانەی ئەتلەتیکۆ مەدریدی ئیسپانی. لە کۆتاییدا ئێوە بڕیار بدەن ئەیا مانچستەر سیتی باشترین یانەیە لە جیهاندا و کێبڕکێکەی لە ڕیال مەدرید بردوتەوە؟